ئێمە وەک دەستەی مامۆستایانی وانەبێژ ئەم لایەنانەی خوارەوە ئاگادار دەکەینەوە کە بە زووترین کات بێن بەدەم داواکارەکان بنەوە. یەکەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، دووەم وەزارەتی پەروەردە بەڕێوەبەری پەروەردە گشتیەکان بە تایبەتی پەروەردەی هەڵەبجەی شەهید، سێم وەزارەتی دارایی، چوارەم سەرۆکی پەرلەمان و سەرجەم ئەندام پەرلەمانە بەڕێزەکان. بەڕێزان، ئێمە وەک مامۆستایانی وانەبێژ لە پارێزگای هەڵەبجە و سەرجەم شارەکانی دیکە لە بارودۆخێکی زۆر دژواری دەرونی داین کە نزیکەی 4 مانگە کە دەکاتە 150 ڕۆژ کری وانەبێژیمان وەرنەگرتووە کە زۆربمان بژێویمان لەسەر ئەم کری وانەبێژیەیە، هەرچەندە بەشی پێداویستیەکانی ژیانمان ناکات. بەهۆی ئەم بارودۆخە نەخوازراوە کە هاتۆتە ئاراوە ئەمڕۆ لە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ناتوانین کار و چالاکیێکی کە بکەین لە ماڵەوە، تەنها لە ماڵەوەین. ئێستا داوا لە ئەم بەڕێزانە دەکەین کە بە زووترین کات بێن بەدەم داواکاریەکانمانەوە. داواکاریەکان یەکەم پێدانی تەواوی شایستەداراییەکانمان لە ئێستادا کە لە هەموو کات زیاتر پێویستمان پێێتی. دووەم هەژمارکردنی ڕۆژانی پشوو کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بووە. سێم بەگرێبەستکردنمان بە زووترین کات، چونکە ئێمە وەک مامۆستایەتیمان کردوتە پیشەی خۆمان و ناتوانین کارێکی دیکە ئەنجام بدەین. لە ئەگەری وەڵام نەدانەوەمان لەم لایەنە بەڕێزانی سەرەوە هەڵوێستی توندمان دەبێت و کەرنتین دەشکێنین و خۆپشاندانی جەماوەری لەسەر جەمشار و شارچکەکان ئەنجام دەدەین. دووەم، لە کاتی کردنەوەی پرۆسەی خوێندندا ناچینە هۆڵەکانی خوێندن و بایکۆتی سەرتاسەری ڕاگەێنین.